لە سەردەمێکدا کە هێزە کۆنەپارێز و دواکەوتووەکان لە ناوچەکە و لەوانە لە کوردستان دژ بە هەموو بنەما ئینسانیەکان دەوەستنەوە و دروستکردنی فەزای ترس و تۆقاندن و خەفەقان و گەڕانەوە بۆ یاساکانی زیاتر لە 1000 ساڵەوە پێشیان کردووە بە ئامانجی خۆیان، بوونی هێزێکی پێشکەوتنخواز و سکۆلاری وەک کۆمەڵا پێویستیەکی هەنووکەیی و مێژوویە. ئەندامانی سەرکردایەتی، کادر و پێشمەرگە و ئەندامانی کۆمەڵا، ئەم کاتتان باش و زۆر بەخێر بێن و هەروەها بەخێرهاتنی بەڕێز هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە دەکەین. ئەمڕۆ لێرە بە بۆنەی تەواوبوونی سەرکەوتوانەی خولێکی دیکەی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵا، ڕێوەڕەسمی پێوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی ئازادیخواز و شۆڕژگێڕی کوردستانی ڕۆژهەڵات لەژێر ناوی پەلی یان بەختکردوانی شەڕی کەنۆڵانی سەقز بەڕێوە دەبین کە ڕیزی بەرنامەکانمان بەم شێوەیە دەبێت. سەرەتا بە سرودی بانگەواز، سرودی فەرمی کۆمەڵا ڕێوڕەسمەکەمان دەست پێ دەکەین. دواتر بۆ ڕێز لە نان لە فیداکاری و گیانبازی سەرجەم گیان بەختکردوانی بزوتنەوەی ئازادی خوازانەی کوردستان و بە تایبەتی گیان بەختکردوانی کۆمەڵا چەند ساتێک بێدەنگی ڕادەگرین. پاشان ئەمڕۆ لەم ڕێوڕەسمەدا هاوڕێ ئیدریس کولادوزی ئەندامی کومیتەی ناوەندی بەرپرسی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵا وتەیەکمان پێشکەش دەکات. ئێستاش ڕێوڕەسمەکەمان بە سرودی بانگەواز، سرودی فەرمی کۆمەڵا دەست پێ دەکات. تکایە فەرموون. پشت لەمێژووی نۆڕەوەکەن ڕوو لەڕێ هەستانەوە، پشت لەمێژووی نۆڕەوەکەن ڕوو لەڕێ هەستانەوە. وەرنەڕیزمان وەرنەڕیزی وەرنەڕیزمان وەرنەڕیزی کۆمەڵەی خۆتانەوە، کۆمەڵەی خۆتانەوە. بۆ ڕێزێنان لە فیداکاری و گیانبازی سەرجەم گیان بەختکردوانی بزوتنەوەی ئازادی خوازانەی کوردستان و بە تایبەتی گیان بەختکردوانی کۆمەڵا چەند ساتێک بێدەنگی ڕادەگرین. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ ئیدریس کولادوزی بەرپرسی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵا بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکانیان. هاوڕێ ئیدریس بکایە. پێشەموو شتێک سڵاو و ڕێز بۆ ئێوە خۆشەویستان و ئازیزان بەخێر بێن بۆ ئەم بۆنە پیرۆزە. پەیامی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵا بە بۆنەی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە لاوانی ئازادیخواز و شۆڕژگێڕی کوردستان بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا. ئەندامانی سەرکردایەتی، کادر و پێشمەرگە و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵا بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە لاوانی ئازادیخوازی کوردستان بە ڕیزەکانی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵا. سەرەتا پیرۆزبایی لەو هاوڕێیانە دەکەین کە ئەمڕۆ لەژێر ناوی پەلی شەهیدانی کەنۆڵانی سەقز چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی دەکەنەشان و پەیوەست دەبن بە ڕیزی ئاشکرای هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هەروەها بەخێرهاتنی هاوڕێیانی نوێی خوازیاری پێشمەرگایەتی کۆمەڵە دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ بە ئاوات دەخوازین. ئەمڕۆ لە هەلوو مەرجێکدا ئەم هاوڕێیانە پەیوەست دەبن بە ڕیزەکانی کۆمەڵە کە لە پرۆسەی بەناو هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران نزیک دەبینەوە و هەموو ئاماژەکان جارێکی دیکە ئەوە نیشان دەدەن کە خەڵکی ئازادیخوازی ئێران و بە تایبەت کوردستان وەک ڕابردوو خۆیان بۆ بایکوتی چالاکی ئەو هەڵبژاردنانە ئامادە دەکەن. زیاتر لە 40 ساڵە کۆمەلگای ئێران و بە تایبەت کوردستان لە ژێر قورسترین گوشاری ئابووری و سیاسیدایە.
چینی کرێکار لە خراپترین دۆخی خۆیاندان ژنان ڕۆژ لە دوای ڕۆژ بێمافتر دەبن خوێندکاران دەنگیان زیاتر کپ دەکرێ مافی پێکاتەکانی ئێران پێشێل دەکرێت و بەدەیان دیاردەی خراپی دیکە لە ئێراندا لەژێر سایەی کۆماری ئیسلامیدا لە ئارادایە بۆ هەمووان ئاشکرایە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی تەمەنی نگریسی دەسەڵاتداری لە ئێران هیچ کات نەیتوانیوە دەنگی ئازادی خوازان و نەتەوەکانی ئێران بێت بە شانازیەوە نەتەوەی کورد بەبوونی هێزێکی چالاکی وە کۆمەڵە لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ماهیەتی ئەو ڕژیمەی ناسیوە و بە دژی وەستاوەتەوە و خۆڕاگری کردووە حزبی ئێمە لە ڕیزی یەکەمین لایەنە سیاسیەکانی ئەو کاتی کوردستان بوو کە هەڵبژاردننی فۆرمالیتە و نادیموکراتی دوانزەی خاکەلێوەی 1350 بایکوت کرد و بە ئاشکرا هاندەری خەڵک بوو بۆ بەشداری نەکردن لەو هەڵبژاردنە و دواتریش لە کاتی بڕیاری هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی 58 و خۆڕاگری و بەرانگاری قارەمانانەی خەڵکی کوردستان کۆمەڵە بوو یەکەم جار بڕیاری خۆڕاگری قارەمانانەی خەڵکی کوردی دەرکرد و بۆ خۆشی وەک پێشەنگ و هێزی هەڵقوڵاوی جەماوەر لە ڕیزی پێشەوەی ئەو خەباتەدا بوو. هاوڕێیان خەڵکی کوردستان بەشایەتی پتر لە 40 ساڵ خۆڕاگری خاوەن مێژوویەکی پرشنگدار و پڕ لە سەروەرین لە خەبات دژی ئەو ڕژیمە خوێنمژە کە لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاریەوە لە هیچ هەوڵێک بۆ کوشتن و بڕین ئەشکەنجە زیندان سێدارە و سەرکوتی بێبەزەیانەی خەڵکی کوردستان درێغی نەکردووە ڕۆژێک بێعدامی بە کۆمەڵی لاوان و ناردنی هێز بۆ وێرانکردنی کوردستان ڕۆژێ بە دروستکردنی ڕەوت و لایەنی کارتۆنی و گوێ لە مست بۆ جێگرەوەی هێزە جەماوەری و ڕاستەقینەکانی بزوتنەوەی کوردستان ڕۆژێکیش بە هاندان و تیشکردنی سەلەفیە جیهادیەکان دژی ئازادی خوازانی کوردستان بە هەموو پێوەرێک کۆماری ئیسلامی نقمی قەیرانی 4 هەڵنەگری سیاسی ئابووری و کۆمەڵایەتی بووە و مەشروعیەتی تەواوی خۆی لە ناوخۆ و دەرەوەی وڵات لەدەست داوە ئەو وڵاتانەی تا دوێنێ هیوایان بە ڕەفۆرم و ئیسلاحات لە ئێران مابوو ئێستا کۆماری ئیسلامی وەک هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ناوچەکە و جیهان دەبین و لە هەوڵی کۆنتڕۆڵکردنیدان کۆماری ئیسلامی بەرەو لووتکەی هەڵدێر دەڕوا و ئاژاوە گێڕیەکانی لە ناوچەکە و سەرکوت و سەرڕۆیەکانی لە ناوخۆ چیتر بۆ کۆمەلگای جیهانی قبولکراو نییە بزوتنەوەی کوردستان و لە ڕێبەرایەتیە سیاسیەکەیدا کۆمەڵە لە سەردەمێک کە هەموو جیهان چاوی لە خەبات و قوربانیدانمان داخست بوو کورد هیچ پشتیوانەیەکی نەمابوو هیوای بە ڕزگاری لەدەست نەدا و بێ پسانەوە خەباتی خۆی بۆ دەستەبەرکردنی ئازادی عەداڵەتی کۆمەڵایەتی و مافەڕەواکانی خەڵکی کوردستان درێژەدا و لەو پێناوەشدا خاوەن هەزاران شەهید و کەمەندامی سەنگەرین هاوڕێیانی تازە پێشمەرگە ئێوە کە ئەمڕۆ بەڕەسمی چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی لەشان دەکەن پاراستنی دەستکەوتەکانی بزوتنەوەی کوردستان و درێژەدانی ڕێگای هەزاران گیان بەختکردووی کۆمەڵە دەکەوێتە سەرشانی ئێوە و دەبێ هەڵ بدەن بەو پەڕی دڵسۆزی و ئەمانەتداریەوە ئەو ئەرکە بەجێ بێن و پارێزەری ڕاستەقینەی ئەو ڕێبازە بن و ئەمەش بزانن یەک ئەسڵ نەگۆڕ ماوە و دەمێنێ پێشمەرگەی کۆمەڵە سەرڕای هەموو هێرشەکان و لەمپەرەکان ماوە و بەردەوامە شێلگیرە و بەرچاوی ڕوونە تا دەگا بە ئامانج خەڵکی کوردستانیش کە هەموو کات پشتیوان و یارمەتیدەری هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون و بەشداری خۆشی و ناخۆشیەکانیان بوون و بە هێزی دفاع لە بەرژەوەندیەکانی خۆیانیان دەزانن بێگومان دەبێ هاندەر بن کە ڕۆڵەکانیان ڕێگای پێشمەرگایەتی کۆمەڵە هەڵبژێرن ئاوەدان بێ فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوێ بزوتنەوەی مافخوازانەی خەڵکی کوردستان فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە 23 مەی 2021 زاینی بەسپاسەوە زۆر سپاس بۆ هاوڕێ ئیدریس کولادوزی کچان و کوڕانی تێکۆشەر هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە بەشداری ئێوە و ئامادەبوونتان لە ڕیزەکانیدا بەهێز دەبێت بە پەیوەستبوونتان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە
باسکی عەداڵەت خوازی و یەکسانی خوازی لە کوردستان بەهێز بکەن. بە بەشداریتان لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا بەرگری بکەن لەسەر جەمافەڕەوە ئینسانی و نەتەوەییەکانی خۆتان و بەتایبەت خەڵکی کوردستان. بەشداربووانی ئازیز، ئێستاش ڕێوەڕەسمی پەیوەستبوونی هاوڕێیانی تازە پێشمەرگە بە ڕیزەکانی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵا بەڕێوە دەبین. تکایە ناوی هەرکام لە هاوڕێیانمان خوێندەوە بێت بۆ ئێرە و چەک و پێناسەی پێشمەرگایەتی خۆی لە دەستی هاوڕێ موحسین مەزلوم یەکێک لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵا وەربگرێ. دڵنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیرێک شێناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیرێک شێناگرێ بەرگا. ئێستاش هاوڕێیانی تازە پێشمەرگە بە سرودێک بە فەرمی پەیوەستبوونی خۆیان بە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا ڕادەگەێنن. ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین. ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین. نەسڵی تازەی پێگەیشت و یەمدەمەی، نەسڵی تازەی پێگەیشت و یەمدەمەی، ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵەی، ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵەی. ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین. ئێمە کوردین و بە کوردی فێرەبین، ئێمە کوردین و بە کوردی فێرەبین، خوێندەوار و ژیر و شۆڕش گێڕەبین، خوێندەوار و ژیر و شۆڕش گێڕەبین. ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین، وە قوتابین و لە فێرگەی شۆڕشین. فێرەبین ڕێگای خەبات و کۆڵ نەدان، فێرەبین ڕێگای خەبات و کۆڵ نەدان، تێدەپۆشین بۆ هەموو چەڵساوەکان، تێدەپۆشین بۆ هەموو چەڵساوەکان. ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و بژی کۆمەڵا، بژی کوردستان، بژی سوسیالیسم. هێزی پێشمەرگەی کۆمەڵا باسکی چەکداری جەماوەری ستەمدیدە و زوڵم لێکراوی کوردستان، پاڵپشتی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانە کە بۆ گەیشتن بە مافی یەکسانی و ڕزگاربوون لە ستەمی نەتەوەیی لە کوردستان خەبات دەکەن. بەخێربێن بۆ ناڕیزەکانی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵا سەرکەوتوو بەردەوام بن تا گەیشتن بە ئامانجە بەرزەکانی کۆمەڵا. لێرەدا داوا لە هاوڕێ ئارام بەهرامی دەکەین کە پەیامی پەلی هاوڕیانی گیان بەختکردووی کەنۆڵانمان پێشکەش بکات. هاوڕێ ئارام تکایە. پەیامی پەلی شەهیدانی کەنۆڵان بە بۆنەی پەیوەستبوون بە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەندامانی سەرکردایەتی، هاوڕانی پێشمەرگە، کادر و ئەندامانی کۆمەڵە، بەخێربێن بۆ ڕێوڕەسمی پەیوەستبوونی پەلی شەهیدانی کەنۆڵانی سەخز بە ڕێزی ئاشکرای هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئێمە ئیمڕۆ پۆلێک لە کچان و کوڕانی ئازادی خوازی کوردستان پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی خولی سیاسی و نظامی
لە فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی دەکەینەشان و لەژێر ناوی پەلی شەهیدانی کەنۆڵانی سەخز بەڕسمی پەیوەست دەبین بەڕێزی ئاشکرای هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. جێی خۆیەتی لێرەوە دەستخۆشی و ماندوو نەبوونی لە بەرپرسانی فێرگە و مامۆستایانی دڵسۆزمان بکەین کە لەو ماوەیەدا لە هیچ هەوڵێک بۆ پەروەردەکردن و ئاشناکردنمان لەگەڵ ڕێگا و ڕێبازی کۆمەڵە درێغیان نەکردووە. دڵنیا بن ناهێڵین زەحمەت و ماندووبوونی ئێوە مامۆستایانی دڵسۆز کەوانەی شۆڕش و خۆراگریتان فێرکردین بە فیڕۆ بڕوە و بەڵێن دەدەین قوتابیەکی دڵسۆز و بە وەفای ڕێبازی کۆمەڵە بین. هاوڕێیان، ئێمە ئێمڕۆ لە هەلومەرجێکدا پەیوەست دەبین بە ڕێزەکانی کۆمەڵە کە کۆماری ئیسلامی لەلایەک زیاتر لە جاران بووەتە هۆکاری بشێوی و ئاژاوەنانەوە لە ناوچەکە و لەلایەکی دیکەشەوە لە سەرکوتی بێبەزەیانەی چالاکانی سیاسی و مەدەنی و بەگشتی خەڵکی ئازادی خوازی ئێران و کوردستان بەردەوامە. کۆماری ئیسلامی لە هەموو کەرەستەیەک بۆ کپکردنی دەنگی ئازادی خوازان لە ئێران کەڵک وەردەگرێ. ڕۆژێک بەهاندان و ڕوبەڕووکردنەوەی سەلەفیە جیهادیەکان بە دژی خەڵکی پێشکەوتنخوازی کوردستان و ڕۆژێک بە ئیدام و زیندانیکردنی ڕاستەوە خۆی لاوانی خەباتکار. خوڵخاندنی ئەو فەزا داخراوە سیاسیە کە هیچ مەیدان و مەجالێکی بۆ کار و چالاکی ڕێکخراوە سەر بە خۆ مەدەنیەکانیش نەهێتوەتەوە، پێویستی بەهێز سەرکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵەی وەک باڵی چەکداری بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان زیاد کردووە. دڵنیاین هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەک ڕابردوو هێزی کاریگەر دەبێ لە هەر گۆڕانکاریە کە لە ئێران و کوردستان ڕوو بدات. جارێکی تەرویە ڕایپەیمانیوەکردنەوە لەگەڵ ڕێگا و ڕێبازی هەزاران گیانبەخت کردووی کۆمەڵە و ڕێگای ڕزگاری کرێکاران و بەشمەینەتان پەیمان دەدەین وەک قوتابیەکی فێرگەی کۆمەڵە ڕێبواری بە ئەمەشی ئەو ڕێبازە بین کە ئەوان لە پێناویدا جانبازیان کرد و بنەماڵە سەربەرزەکانیان دڵنیا دەکەینەوە کە توا دووەدڵۆپی خوێن درێژەدەری ڕێگا و ڕێبازی ئازیزیان بین. لە کۆتاییشدا داوا لە کوڕان و کچانی ئازادی خوازی کوردستان دەکەین بۆ خەبات دژی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و بۆ دەستەبەرکردنی مافەڕەواکانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ڕیزەکانی کۆمەڵە هەڵبژێرن. کۆمەڵە ئەو حیزبەیە کە لە پێناو بەسەرکەوتن گەیاندنی بزوتنەوەی کوردستان خاوەنی هەزاران شەهید بریندار و کەم ئەندامی سەنگەرە و بە شایەدی پتر لە نیو سەدە خەبات و خۆراگری لاپەڕەیەکی پرشنگداری لە مێژووی خەباتی شۆڕژگێڕانەی کوردستاندا تۆمار کردووە. بڕۆخێ ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی سەرکەوێ بزوتنەوەی عەداڵەت خوازی خەڵکی کورد هەر شەکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە بژی کۆمەڵە بژی کوردستان بژی سۆسیالیزم. زۆر سپاس بۆ هاوڕێیاران بەهرامی. پێشمەرگەی کۆمەڵە هیچ کات تەنیا وەک هێزێکی سەربازی پێناسە نەکراوە و نەناسراوە، بەڵکو لە هەمان کاتدا وەک ئاڵا هەڵگرانی بەرینترین پانتایی بۆ ئازادیە سیاسیەکان، پارێزەری مافی کرێکاران و خەڵکی هەژاری کوردستان، خەبات لە پێناو دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی مافی ژن و هەروەها بەهاندەر پشتیوان و ڕێکخەری خەباتی جەماوەری و وشیاری دەرناسراوە. بەشداربوانی ئازیز لێرە گەیشتینە کۆتایی ڕێوڕسمەکەمان. سپاس بۆ بەشداریتان، دیسان پیرۆزبایی لە هاوڕیانمان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ بەئاوات دەخوازین. جێی خۆیەتی سپاسی هەرکام لە ئۆرگانەکانی کمیسیۆنی نظامی، سکرتاریەتی کۆمەڵە، بەشی ئەمنیەت، ناوەندی ڕاگەیاندن و سکرتاریەتی کومیتەی ناوەندی کۆمەڵە بکەین و بە هیوای سەرکەوتن. ماندوو نەبن. صلوا پێشمەرگە